داوا کارەکەی ئێمە مناڵە چاوگەشتەکانی ئێمە وەکو هاونیشتمانیانی تر حەزەکەین لە پرۆسەی خوێندن بێبەش نەبن. حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە مەکتەبەکەمانە بۆمانەکاتەوە ماڵیان ئاوا بێ و دەستخۆشیان دیەکەی نایشی کاتەوە چارەسەری یەک سیارەمان بۆ بکەن منتیقەکەم بەفراویە بارانە سەرمایە وەختی وا بۆ لە گوندەکەمانە لە ماڵ بۆ ئەو ماڵ مناڵمان چۆتە دەرەوە کەسیرە کەوتووە و نەساردە شوێنەکەم چارەسەری سارێکمان بۆ بکە بۆ ناحێکە 15 کیلۆمەترێکە مناڵەکانمان با بەش نەبن لە خوێندن. داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان داواکارم لە وەزیری پەروەردە داواکارم لە کاکسۆرانی مدیری پەروەردەی سەیسایەق کە بێن بە هاوارمانەوە بێن بە دەنگمانەوە ئەڵێ خەڵ ناڕەحەتە پێی یعنی دوو ماڵێکمان دەڵێن کاگە مەگەر بارکەینەوە کۆچی پێچەوانە ڕوو بدات ماڵەکان گەڕێنەوە لە بەر خاتری مناڵەکان خەڵک ئەمڕۆ سەردەمێکە گوناحە ینی سەردەمێنێ مناڵ لە خوێنەوار بێ. بیر ڕۆژە مەکتەبەکەمان نەکراتەوە داوا لە حکوومەتەکەین بۆمان کاتەوە لە پۆلی دووم. دیارە ئەم ساڵوە ساڵی خوێندنی 2019-2020 قوتابخانەی گوندی مایەوە داخرا و لە چەند ساڵی نزیکی ڕابردوشدا 3 قوتابخانەی دیکە لە 3 گوندا خراوە گوندەکانی شوکێ بارا و کاژاو. ئێمە دوایەوەی کە بابەتەکەمان پێگەشت ناڕزایەتی خۆمان دەربڕی لەو ڕۆوە نووسراومانە ڕاستی پەروەردەی سێ سادەق کرد بەڵام دیارە سوودی نەبوو ئێستا بابەتەکە لە لای لیژنەی پەروەردەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە. ئەساویانەوەیەکەوە مامۆستایان وەک پێویست نییە بەڵام ئێمە پێمان وایەکەوە هیچ پاسایە بۆ داخستنی قوتابخانە بە پاساوی نازانێن. یەکێ لە هۆکارەکان چۆڵکردنی گوندەکان ئەوەیەکەوە تۆ کاتێکە خوێندکارەکان قوتابخانەیان نەبوو وەک پێویست نەیانتوانی بخوێننەوە بە حتمما ڕۆکە نەشارەکان. قوتابخانەی باراو داخراوە بۆ هیچ کەمی ژمارەی قوتابیانەوە لە کاتێکە قوتابخانەیە بینای تەواوی هەیە هەموو شتەکانی ڕێکوپێکە و لە بینەکانی ناوشار داوانێ بڵم باشتر و چاکتە بەڵام ژمارەی قوتابیەکان هات بۆ 6 قوتابی ئەوە ژمارەی مامۆستاکانیشی کەلێوێ بوون زۆربەی زۆریان مستحقیەوە بوون کە دوای چەند ساڵی خزمەت بگوازێنەوە بۆ سلێمانی بە پێی سیستەمەکە هیچ قوتابخانێک نابێت ژمارەی قوتابیەکانی لە 15 قوتابی کەمتر بێ سیستەم ڕێگە نادا بۆ هەر پسپۆڕیەک کە لە قوتابخانەیەکە هەبێ مامۆستایە دابنێت و بەڵام ژمارەی قوتابیەکانی 6 قوتابی بێ ئەوە هۆی داخستنی قوتابخانەی باراو بووە بەنسبەت قوتابخانەی مایەوە ژمارەی قوتابیەکانی قوتابخانەی 19 قوتابیە دابەشبوون بەسەر سەرجەم پۆلەکانە پۆل 1 و 6 دیارە ئەم قوتابخانەیە ئەگەر حسابی پۆلی بۆ بکەیت زیاتر تقریبا 9 مامۆستای ڕێکەوێ بە بەڕێوەبەرەوە بەڵام ناکرێت بۆ 12 بە پێی سیستەم ناکرێت بۆ 12 قوتابی 9 مامۆستا دابدرێ تەکالیفێکی زۆر لەسەر حکومەت دەکات و لە سیستەمی قوتابخانە و خوێندنگا قوتابخانەکان پەیڕەوی ئەوە دەکرێت کە هەر قوتابخانەی ژمارەی قوتابیەکانی لە 15 کەوتە خوارەوە ینی دابەزی ژمارەکانی ئەو قوتابخانەی هەڵ ئەپەسرێن نەک داخستن زۆربەی خەڵک وا تێگا کە ئەو قوتابخانەی بۆ هەتایی داخرێ نەخێرە قوتابانەی هەڵ دەبەستێ هەر کاتی ژمارەی قوتابیەکانی گەیشتەوە ئەتاری قوتابخانەکە بە فەرمانێکی تر جارێکی تر دەکرێتەوە لە سنووری ناحی بەرزنجەش خۆی میلاکی قوتابخانەکان زۆر دابەزیوە ماوەی چەند ساڵێکە مامۆستا دامەزراندنیان بۆ نەکراوە مامۆستایانی زۆریان لەسەر و 10 ساڵەوە خزمەتیان هەیە لە دەرەوەی شار بەپێی خاڵبەندی بە پێوەی فەرمان کراوە کە گواستنەوە ساڵانە بۆ مامۆستاکەی مامۆستاکان دەگوازن و کەس نێ لە جێگەیان دابدرێتەوە وانەبێژەکانیش بەپێی سیستەمی وانەبێژی ناکرێتەوە 12 قوتابی 9 پسپۆڕ یا 8 پسپۆڕی بنێتە قوتابخانەیەکەوە بە بەڕێوەبەرەوە بنێتە قوتابخانەیەکەوە هەر مامۆستایەک لەمانە هەم ژمارەی وانەکان زۆرە و کرێکە زۆر زۆرەکەی لەسەر حکوومەت